بەڕێز زانا حەمە شەریف کە سەرۆک شارەوانی بیارەیە. کاک زانا زۆر بەخێر بێ. هەروەها بەڕێز عەلی عەبدوڵڵا کە سەرپەرشتیاری پەروەردەیە، بێگومان پەروەردە و زانست و زانایانی بیارە جێدەستیان بە شێوەیەکی زۆر باش دیارە، بۆ یامانوێت کە لەو بارەیەشەوە گفتوگۆ بکەین. زۆر بەخێر بن و جەژنتان پیرۆز بێ. سپاس کە ئامادەن لەگەڵمان هاتن. بەخێر بن. کاک زانا چۆن وا ئەکەن کە سروشتی بیارە بپارێزن وەکو خۆی بمێنێتەوە بۆ جوانیە؟ زۆر سپاس بۆم دەفرتە بەخێربێن سەرچاو. دیارە خۆتان ئەزانن بیارە سروشتێکی جوانی هەیە، زۆر گونجاوە لە بۆ هەر چوار وەرزەکە لە ڕووی گەشتیاریەوە. ئێمە وەکو سەرۆکاتی شارەوانی بیارە کارمان لەسەر ئەوە کردووە چۆن بتوانین سروشتی بیارە بە تایبەتی سروشتی ڕێژەی سەوزایی و ڕێژەی سەوزایی وەزائیدەن کولتوری ناوچەکە بپارێزین و بتوانین بەرگری لەو تەلارسازیە کۆنە بکەین کە لە مەنتیقەکە هەبووە. ینی چۆن ئەم کارانەتان کردووە کە ئەو کللتورە ئەو دیکۆرانەی کە هەیە لە ڕابردووە بە هەمان شێوە بمێنێتەوە؟ خۆی بەداخۆ خۆتان ئەزانن منتیقەی بیارە بە تایبەتی هەورامان تووشی چەندین کارەساتی دەستکرد بوو وەکو ڕاگواستن و ڕووخان و ئانە دوای ساڵەکانی هەفتە. بەداخۆ بیارەش بێبەش نەبووە لەو حاڵەتە. دوای ئەوە ئێمە خەڵکەکە خۆی هاتوۆتەوە بیارەی ئاوادان کردوتە. ئەوەی کە لەسەر ئێمەیە بتوانین ینی ئەو تەلارسازیە بپارێزین. ئیشمان لەسەر ئەوە کردووەکو ئەوەی کە ڕێنماییمان دەرکردووە بۆ ئەوەی تەلارسازی کۆنی ناوچەکە بپارێزین. خەڵکیش خۆشبەختانە ئامادەیە هاتوۆتە پێشەوە بۆ حاڵ. ینی ئێستش کە بۆ نمونە خانوێکی نوێ دروست بکرێ، ئێوە ئەتانەوێت کە هەر لەسەر هەمان شێوازە کۆنەکە دروستی بکەن؟ بەڵێ ئێمە ینی بەرچتان هەیە بۆ نمونە بۆ ئەو دوکان و بازاڕانەی کە دروست دەکرێن؟ بەڵێ بەتەکید ئێمە ڕێنماییمان هەیە بۆ حاڵەتە. خۆشبەختانە لە ئێسا ڕێنمایەکە وەکو ڕەژنووز ئامادەیە بەتەمای لە داهاتوو نزیکا لە وەزارەتی شارەوانی پەسەند بکرێ وەکو ڕێنمایەکی دروستکردنی بینا و شوێنە گەشتیاری و شوێنە تەلارسازیەکان و شوێنە بازرگاریەکان جێبەجێ بکرێ لە بیارە. بەداخەوە پێشووتر ئەوە نەکراوە، بەڵام لە ئێستا ئێمە لە کارداین بۆ حاڵەتە بەپێی ئەو ڕێنمایی ئینشەڵا بیارە ئەگرێتەوە سەر تەلارسازی کۆنی ناوچەی هەورامان. بەڵێ مامۆستا عەلی، هەڵبەت هەورامان و پەروەردە دوو دیوی یەک دراون لەگەڵ دروستبوونی ئەم ناوچەیە. هەم خەڵکەکەی لە ڕووی ئەدەب و هونەر و پەروەردەیەوە پێگەیشترووی زیاتریان هەبووە، لایەنی ڕۆشنبیریان زۆر زیاتر بووە، چەندین نووسەر و مامۆسای گەورە هەبووە هەر لە خانەقاکانەوە دەست پێ بکە تا ئاگاتە ئەمڕۆ. ئەمە چی وای کردووە دروست بێ؟ ئایا سروشتیە یاخود چه ڕۆڵێکی مامۆستایان و ئەو سەردەمە کاریگەری هەبووە لەسەری؟ بەڵێ سەرەتا بەخێر بێن، جەژنتان پیرۆز بێت. بیارە و بە تایبەتی بیارە و ناوچەی هەورامان بەگشتی لە دێر زەمانەوە ژیانی تیا بەردەوام بووە. ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژوو تەماشای مێژوو بکەین، پێش دینی زەردەشت دینی میترا هەبووە لەم ناوچەی ئێمەدا. بەڵگەشمانەیە کەوا کۆمەڵی مردویان دۆزیوەتەوە لە ناو کوپەڵە نێژراوە، دینی میترایی بوون ئەو کاتان. دوایەوە دینی زەردەشت دێت. ئێستا بۆ نمونەمە خانەقای بیارە لە پشتی خانەقاوە مزگەوتێکمانەیە پێ دەڵێن مزگەوتی ئۆڵای عومەرا. ئەم مزگەوتێت لە پێشتر ینی پێش ئاینی پیرۆزی ئیسلام ئاتەشگە بووە، بەڵام بە هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام ئەوە بووە بە مزگەوتی بیارە و تەمەنیشی لە 1440 ساڵەوە پێشترە. ئەمجا دوایەوە گەر ئێمە بێنە خوارەوە بۆ مێژوویەکی نزیکتر بڵێن ئەم ناوەندە لەبەرەوە ناوچەیەکی جۆغرافی گرنگە، ژیانی تیا بەردەوام بووە، خەڵکانێکی زۆر هاتوونەتە لەم ناوچەیە ژیاون. ئەمجا تۆ تەماشاکەی پێش دروستبوونی دەوڵەتی مات ئەم ناوچەیە بەدەستی دەوڵەتی ئاشووریەکانەوە بە. ئێستا ئەگەر لە مناڵێکی 6 ساڵانی بیارە بپرسی بڵێن ئەم قولەیە ناوی چێ، پێ دەڵێەوە پێ دەڵێن کڵاوەی ئاشوور. ئەگەر بۆ قولەیە ئەو بەر بپرسی پێ دەڵێن ئەوە گوڕجوولەکانی یەهودەکانی لێرە بوون. ئەمە مێژوویەکی کۆن لەوەدایە. ئەمجا دوایەوە ئەگەر بێن بەرەو خوارتر ینی بۆ مێژوویەکی نوێ تەماشاکەین بیارە بۆ بە ناوچەیەکی ناوەندێکی ئەکادیمی زانستی بۆ ئاینی پیرۆزی ئیسلام، ینی بە هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام. ئەمجا ئەم بیارەیە و خانەقای بیارەش لە سەردەمی بە تایبەتی شێخ عومەر مەرحوم و شێخ عەلادین و شێخ عوسمان ئەمانە بیارە وەکو ئەزهەری کوردستان ناسیێنراوە.
ئەگەر ئێمە علەمائنا في خدمة العلم والدين بخوێنەوەی مەلا عەبدولکەریم مدەڕیس بە هەزاران مەلا لەم ناوەندەی دیارەدا لێرە تەخەڕوجیان کردووە. ئێمە تەلەبەی وەکو نالی ئێستا پێ دەڵێن ئێمە قوتابی وەکو مەولەویمان هەبووە کە دروست نابێتەوە شکستی ناگاتە قولەپەی مەولەویمانەیە، نالیمانەیە، سالمانەیە، کوردیمانەیە، مەحویمانەیە، ئەمانە هەموو قوتابی ئەم زانانیە ئێمە بۆ لێرە تەخەڕوجیان کردو هەمویان چوونەتەوە شوێن. ئەمجا ئێستا حالیان هەر بەردەوام نزیکەی 100 قوتابی لێرە دەرس دەخوێنن. قوتابی عەرەبمان هەیە لە ئێرانەوە هاتوون، لە تورکیا هاتوون، لە وڵاتانی عەرەبیش هەر لێرە پەروەردە دەکرێن و گەڕێنەوە هەموو ساڵێک تەخەڕوج دەکەن قوتابیەکانی بەو شێوازە. ئەمە کاریگەری بڵێن جغرافی زۆری لەسەر بوو ئەم ناوچەیە. ئەم کاریگەری جغرافیە وەکو بڵێ ئاوهەوایەکی گونجاوی هەبووە، وەکو کاردۆخیانی کە باسی دەکا لێرەدا ئەڵێ ساردترین شوێن بە هاوینانە ئەگەر بچیتە کانی مەدان بیبینی ئەوە چۆن ئێستا ئەم هەوایەوە دەیبینن. ئێستا لێرە هەوا پلەی گەرما 25 پلە تێپەڕ ناکە، بەڵام ئەگەر بڕۆی بۆ خواردنەوە ینی لە خواردیارەوە پلەی گەرما زۆر کەواتر کاریگەری ئاوهەوا هەیە لەسەر مرۆڤەکان. ئەمجا ئەو خواردنانی خەڵکیش خواردوەتی هەموو خواردنێکی سروشتی بووە لێرەدا. مامۆستاتەوە بڵێ کە ینی خواردن و کەشوهەواکەوای کردو خەڵکی دیارەوەندە زیرەک بن. ئێستا تەماشاکە قوتابی ئێمە من وەکو سەرپەرشتاری پەروەردەی لە پەروەردەی هەڵەبجە بووم، ئەو قوتابیانەی کە لە نەکانی ئێمە بوو قەدیم بەس ئێستا نا هەمویان بە پلەی بەرز یانی لە شۆڕشی ئەیلول یەکەم قوتابی کە دەرچی و ناوی مامۆستا شاوە بوو یەکەمی هەموو کوردستانیانە. قوتابیەکانی ئێمە بگرە ئێستا هەمویان لە پلەی دکتۆر و ئەندازیار و ئەم جۆرەشتانە. من بۆ خۆم ناڵەکانم دکتۆر و پزیشکن هەر ماشەڵڵا تەمەن درێژ بن. ڕاستی وتراوەکە لە هەم خواردنی گوێز زیرەکی کردوون هەم کەشەوەکە بەو شێوازێ. ئەمجا ئێمە وەکو پێم وتی لێرەدا مەلا عەبدولکەریم مدەڕیس دەبووە، مەسەڵەن مەلا حامیدی کاتب بووە، مەلا عەبدولقادری کاتب بووە. بە لێرەدا ئەمانە هەموو ینی پلەی بەرزبەرزیان هەبووە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بەو شێوازە بووە، کاریگەری تەواوی هەبووە. ئەمجا دوایەوە لێرەدا کۆمەڵێ بەڵگەمان هەیە، چونکە مێژوو ئەگەر تۆ بخوێنیتەوە بێ یاد بە دەماودەم بێ یا ئەبێ بەڵگەیەکی بەدەستەوە هەبێت. مامۆستا من پێم خۆشە بەورتر باسی و بەڵگانە بکەین، چونکە لە زۆرێک لە کتێبەکانە باسێواکرێت چەندین بەڵگە هەبووە کە بەداخەوە هەندێکیشیان نەماوەنیان براون تا ئێستا گەڕن بە دوایە. بەڵام بێنەوە باسێکی ئەو بکەین لەگەڵ کاکزاناش کە بیارە ئێستا کاندید کراوەکو گوندێک لەلایەن یونسکۆوە. پێم وابێت ساڵی ڕابردووش بە هەمان شێوەیەکێ بوو لە گوندەکان کە هەڵبژێ یاخود با بڵێن دیاری کرابوو بۆی کە دەستنیشان کرێ. بۆچی ئەوە ڕووی نەدا پار کاکزانە هۆکارەکەی چی بوو؟ ئەمە بۆ دۆم جارە یانی دیارە کاندید دەکرێت وەکو گوندێکی گەشتیاری. دیارە ڕێکخراوی جیهانی یونسکۆ تایبەتمەندی و مەرجی تایبەتی خۆی هەیە. لە ئێستا دەستەی گەشت و گوزاری عێراقی بە شایستەی زانیوە دووبارە کاندید بکرێتەوە بۆ وەکو گوندێکی گەشتیاری بە هاوتەری لەگەڵ ڕێکارەکانی چی بوو کە گیراوەتە بەر؟ ڕێکارەکان زۆر فراوان دیارە چەندین مەرج هەیە زیاتر تایبەتن بە گەشت و گوزار و تایبەتن بە شوێنی زەراعی و شارەوانی و ڕۆشنبیری و ئەوانە هەمووی. ئێستا من ناتوانم باسی هەموو ڕێکارەکان باشە ئەومان پێ بڵێ کاکزانە چ تایبەتمەندیەک لە بیارەیە هەیە کە وای لێ کردبێت جیاواز بێ لە گوند و لە ناوچەکانی دیکەی کوردستان تاوەکو کاندیدی بکەن؟ بەڵێ یەکی لەو خاڵە بەهێزانێک کە هەیە زمانی تایبەتی خۆمان هەیە خەورامیە و کولتوری تایبەتی خۆتان ئازانم بیارە هەر لە خواردنەوە حتا ئاگاتە جلوبەرگ و ئەوانە تایبەت بەخۆی هەیە. ئەو هواکەی جیاوازە ئەمانە جا پێکەوەژیانی ئاینی پێکەوەژیانی ئاینی دینی ئیسلام و دینی یارسان دینی کاکەی کە لە نەحەی بیارەیە ئەوە خاڵێکی بەهێزن بەڕاستی ئەمان بۆ حاڵەتە. ئەی چ خواردنێکتان زۆر تایبەتە واڵی خواردنی خۆمان هەیە بۆ نمونە چ خواردنێک لێرە زۆر تایبەتە لای ئێوە؟ وەڵی خواردنە کوردەکان بەعام هەیە بەڵام تربی بیارش ینی هەورامیش بێبەش نییە لەو خواردنانە. دیارە شلەکان هەیە ئەو شلانە هەیە زۆر ناویان نازانم ڕاستێکی بەڵام شتی تایبەتیمان هەیە بە خۆمان. باشە کاکزانە هەڵبەت کللتوری هەر وڵاتێک ئەگەر هەرچەنە سەردەمێکی مۆدررنی بێت بەسەریە بەڵام پێویستی بە پارێزگاری وە قورستری شەبێ ئەرکەکەی ئێوە کاتێکە ناوەندێکی نوێ دروست ئەکرێ یا خود ڕێگەوبانێکی نوێ دروست ئەکرێ ئێوە تا چەند ئەتوانن سوود لەو ماتریاڵە سروشتیەی بیارە وەربگرنەوە بۆی کە ئەو شوێنەی پێنۆژەن بکرێتەوە یاخود پێی دروست بکرێت؟ زۆر گرنگە. ئێمە پێشووتریش باسی ئەوەم کرد کە مەتریاڵی کۆنی
کۆنی ئەو تەلارسازی ئێمە بەکاربێنینەوە بەڕاستی بەتاکید ئیشمان لەسەر ئەوە کردووە لە ڕێگەی لایەنە پەیوەندیدارەکانەوە کە تایبەتن بەو حاڵەتە بە تایبەت بەردی تایبەتی ناوچەی هەورامان بەکاربێتەوە لە تەلارسازی مانتیقەکە بەڕاستی ئەمە یەکێکە لە حاڵەتە گرنگەکان دوای ئەوە کولتور و ڕسنایەتی ناوچەکە لە ڕووی ناوەی خانوەکانە ئەویش بەپارێزرێ بەڕاستی ئیشمان لەسەر ئەوە کردو بەڕاستی کاکزانە گرنگە یاخود تا چەند گرنگە کە وەکو ڕیکلام وەکو مارکەتینێکی باش بۆ شوێنە گەشتیاریەکانی کوردستان بکەین تاوەکو خەڵک لە دەرەوە گەشتیاران بزانن کە ئەم شوێنانەمان هەیە و بێن بیبینن مارکەتینگێکی باشیان بۆ بکەین بێگومان ینی ئەوە خاڵێکی بەهێزە بۆی خەڵک بزانێ هەمووی کوردستان هەموو شوێنی جوانی هەیە بە تایبەتی هەورامان ئەوە کەناڵەکانی ڕاگەاندن پێیجەکانن کە ئەتوانن ئەو دەورە گرنگە ببینن لەو حاڵەتەیە باشە ئێمە لەگەڵ سنوور و هاوکارانمان لە کاتی پشوەکەیە چوینە خوارەوە سەرێکمان لەو کۆشکانە داوای کە شوێنی خواردنە و ئیسراحەتی گەشتیارانە شتێک زۆر سەرنجی ڕاکێشام ئەوی ژەوەیە کە ناوی هەریەک لەو کۆشکانە ناوێکی زۆر کوردی و تایبەتی هەورامانیشە هەڵبەت ئێمە لە کوردستان 24 پێشتریش کارمان لەسەرەوە کردووە ئێمە هەر سنوور لە پەیجی ئابووری خۆمان کوردستان 24 ئابووری ئەوە کردمانە هەندێک پۆستەری زۆر تایبەت کە نیشانماندا تا ببێتە نمونەیەک بۆ خەڵکیش تا بتوان ئەوانیش چاو لەوە بکەن دوکانەکانیان یا ناوەندە بازرگانیەکانیان بە هەمان شێوەی بیارە ئەو ناوە کوردیانەدانن ئەمە لە ژێر ڕێنمایی ئێوە بووە یاخود هەستی خەڵکەکە خۆیەتی بە خۆشحاڵیەوە یەکێک لە پرۆژەکانمانەوە پرۆژەی جەزای ناوەندی گەشتیاری بیارەکە لەسەر بودجەی فرۆشتنی زەوی ڕوکن جێبەجێ کراوە بەندەژ یەکێکە لەو کەسانێکە لەگەڵ بەهاوبەشی لەگەڵ بەڕێز بەڕێوەبەری گشتیمان بەڕێوەی خاتوی خاڵانخان هەستانی بە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە دڵنیاییەوە ئێمە خۆمان خەڵکی منتیقین کوڕی منتیقەکەین پێمان خۆش بوو یعنی ئەم دەست پێشخەریە بکەین بۆ دوکاندارەکانی تر بۆ پیشەوەرەکانی تر کە هەڵسین ڕێنماییمان یا بە و گەنجانە یاخود بەو دوکاندارانە کە ناوی هەورامی شوێنە کەلتوریەکان یاخود شاخەکان کێوەکان گوڵەکانی هەورامان بەکاربێن باشە باش شتێکی تریش بڵم کاکزانە ئێمە ئێستا کە قسەکەی نزیکەی 5 کاتژمێر و نیوە و دواتریش بەردەوام ببین بۆ ماوەی 7 کاتژمێر لە هەرور لە ڕەواندز و لە بیارە ڕووماڵەکەین بۆ ئەوەی کە ناوچە گەشتیاریەکان باشتر بناسێنین و زیاتر تایبەتمەندیەتی ئەم ناوچانە بۆ بینەرانمان ڕوون بکەینەوە ڕۆڵی کوردستان 24 چۆنە بینن لەم بابەتە وڵی دیارە ئەمە جێگەی دەستخۆشیە کە ئێوە هاتوون لێرە ڕووماڵێکی ئاوا ئاکەن پێم وایە ئەمە یەکەم کەناڵە کە بێتە ئێرە ئەو ڕۆڵە ببینێ بەڕاستی جێگەی دەستخۆشیە من لای خۆمە دەستخۆشیتان لێ یەکەم هیوادارم بیارش ببێ بە یەکەم فەرقی نییە هەر کامێک لەو گوندانە ببنە یەکێک لە گوندە جیانیەکان بۆ لە ڕووی گەشتیاریەوە کوردستانین و پێشمان خۆشە بە مامۆستا تۆ ڕاوچی بوو لەسەر ئەو ڕۆڵەی کوردستان 24 هەڵبەت لە هەموو بۆنە جیاوازەکانە بە تایبەت لەم کارە نیشتیمانیانەکان ببڕم بڵێن سپاسی کوردستان 24 دەکەین هەڵبەت ئەو ئەرکە هیوادارین کەوا کەناڵەکانی تریش ڕیکلام بکەن بۆ بیارە لە ڕووی معالمەوە ئەتوانم بڵێم پێشەنگی کوردستان و ناوچەکەشە لە ڕووی ئاین لە ڕووی زمان ئێمە لە ساڵی 92 دوای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و بە خۆشحاڵیەوە 4 کە یەکەم حکوومەت دامەدرا ئێمە لە مانگی هەش داوامان کرد لە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان یاسایە گەڵاڵە بکە هەر هیچ نەبێت پۆلی 1 و 2 لە ناوچەکەمان بە زمانی کوردی هەورامانی چونکە لە ئێران میرحسێنی موسەوی هەبوو هی ئێران ئەیوت قەدیمیترین گویژای کوردی هەورامانیە ینی زمانی کوردی هەورامانی دێرینترین زمانە ئەمجا بۆی ئەم زمانە ئینقراز نەکە ئێمە داوامان کرد کەوا هەر هیچ نەبێت لە پۆلی 1 و 2 لە ناوچەی هەورامانە بە زمانی کوردی هەورامانی بخوێنن ئێستا هەموو خەڵکی هەورامان مناڵەکانی شانەتوان بە زمانی هەورامی بە زمانی هەورامانی هەموو قسە دەکەن بە شێوەزاری هەورامی بە شێوەزاری سۆرانی ژەکتەر ئێمە فێر دەبین یانی ئەوە زگماکە ئەوە زیرەکیە ینی بۆ شێوازی زمانی دایکە بەڵێ ئەمجا تەماشاکەی هێشتا دەوروبەرەکەمان کە ئێمە ئەم هەموو
ساڵانە هێشتا فێری زمانی کوردی هەورامانی نەبوون ینی ئەمە بۆ خۆی ینی جێگەی پێڕامانە جێگەی سەرنجە ئەم جۆرەشتانە پێویست دەکات مەسەڵەن مناڵانی کورد هەمویان فێری ئەم زمانانە بکرێ بۆی زمانەکانمان لەنا ئەم جایەکە لە کارەکانی یۆنسکۆ ئەوەیە کەوا بە دوواداچوونەکە بۆچی بۆ ئەو زمانانەی کەوا لە خەتەرن بەڵام تەماشاکەیت لە کوردستانی ڕۆژهەڵاتە لە بەشی هەورامانی و لە کاریگەری تەواویان لەسەر نووسینی هەیەەوە زۆر گرنگیشی پێدەن ئێستا بۆ نمونە لە پاوە یەک دوو ئافرەت هەیە لەوێ کا لەسەر دەوەکەن چۆن مناڵانی کوردی پاوە فێری زمانی کوردی هەورامانی بکەن و زمانەکان هەرچەنە بە زمانی فارسی ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە پێویست دەکات حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستانی شەڵا بەرکار بێتەوە یاسایەک بۆ ئێمە دابنێتکەوە هەر هیچ نەبێت وەزارەتی پەروەردە داواشمان کرد لە وەزیری پەروەردەکەوە کاری لەسەر بکە بە خۆشحاڵی وەزیری ڕۆشنبیری کاری زۆری لەسەر کرد بەڵام کارەکە دیارە بەنجام نەگەشت و هێشتا ئێمە لەم ناوچەیە بە زمانی کوردی هەورامانی نەمانتوانیوە هەر هیچ نەبێ مناڵەکانی خۆمان فێری ئەلفوبەی کوردی بکەین بەو شێوازە ئەمجا هەروەکو وتم هەورامان بە تایبەتی بیارە کە ناوەندێکە 24 گوندی لەسرە ناوەندێکی جۆغرافیا هەرچەندە بەداخەوە لە هەموو شەڕەکانە بیارە بەشی شێری بەرکەوتووە لە ڕووخاندن و ئەم جۆرەشتان هەر لە شۆڕشی ئەیلولەوە لە ساڵی 61ەوە هەتاکو 2023 توانین بیارە 5-6 جار ڕووخێنراوە کەشەکەی زۆر خۆش بوو مامۆستا کاکزانە هیوادارم ئێوەش لەگەڵ ئێمە جەوەکەتان بەدڵ بوو بێ کە هاوکارانم باسیەوەیان کرد لە شوێنەکانی دیکەش چەندین بەروبوومی خۆماڵی زاراوەی جیاواز چەندین تایبەتمەندی هەیە لەم شوێنانەی کە هاوکارانم باسیەکەن باشە با پرسیاری ئەوە کە پرسیارە کاتە مێشکم هاژە بۆ نمونە مامۆستا لە بادینی نێر و مێجیا کرێتەوە بەڵام لە سۆرانی ئێستا ئێمە جیای ناکەینەوە ئێوە لە هەورامی جایەکەنەوە بڵێ زاری زمانی کورد لە ترازوی بەراورد مامۆستا حەمین هەورامانی لەو بارەوە زۆر گرنگی پێداوە زمانی کوردی هەورامانی نێریمە هەمیشە جیاکاتەوە کە زمانی عەرەبیە لە ڕێزمانەکەی ئەوان بەو شێوازەیە ئەمە یەکێکە لە تایبەتمەندیەکانی زمانی کوردی هەورامانی ئەمجا با ئەو شتە لەبیر نەکەین کۆمەڵێ بنەمایان داناوە ئەوانە یۆنسکۆ بۆ گوندی گەشتیاری ئەتوانم بڵێم ئەو معالیمانەی کە لە ناوچەکەی ئێمەداهن لە تەواوی کوردستان و عێراق و ناوچەکەشان نەبن بەڵام کۆمەڵە شتیان دیاری کردووە کە باسی مەتار دەکەم وتم دیارە 3-4 جار وێران کراوە پێگەی گوندەکان هەموو بار پێکراوە ناوچەکە ناوچەیەکی محەڕەمە بووە ئێتر تۆ حکوومەتی هەرێمیش بڵێن دەستیان خۆش بێت ینی کار کراوە بەڵام بەو شێوازەش نەبووکەوە هەموو کوردستان بە 4,000 گوند بە 2 ڕۆژ و 3 ڕۆژ و ساڵ و 2 ساڵیش ئاوەدان بکرێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بارودۆخی کە هاتووە بەسەریا و بڕینی موچە لەلایەن عێراقەوە کاریگەری تەواوی هەبووە لەسەر ئاوەدانکردنەوەی ناوچەکەی ئێمە بە تایبەتی و هەموو کوردستانیش بەگشتی ئەگینا ئێستا ئێمە ئەتوانین بڵێن شوێنمان هەیە بۆ مەتار ئەگەر ئەوان داوای ئەومان لێ دەکەن بڵێن بۆ مەتارتانە مەتارەکە ئەوەیە حکوومەتی هەرێمە بێ گرنگی پێبدات گرنگی بە جادەوبان و ڕێگۆبانەکان بدرێت ئەمە کاریگەری تەواو باشی هەیە بۆ ئەو شتانەی کەوا یۆنسکۆ لە ئێمەی داوا کردووە ئەمەوە بەڵام وەکو پێمتی لە ڕووی کۆمەڵێ معالیمەوە لە تەواوی ناوچەکەدا نین لە ناوچەکەی ئێمە دەهەن ئەمجا ئێمە زمانی کوردی هەورامانیشمان پاراستووە تێگەی ئەگەر تەماشای وەچەزارەکانی تر بکەین لە 85 زمانی یا کاریگەری زمانی فارس یان عەرەبیان تورکیان لەسەر وەکو قانع دەڵێت ئەڵێ شاخی هەورامان هەرچەند ڕەنجە ڕۆم بەڵام بزانە من مەمنونی تۆم چونکە پاراست ئەو زمانە تێکەڵت نەکرد لەگەڵ بێگان ینی شێوەزاری هەورامی مەترسی لە ناوچوونی لەسەر نییەوە پاراستوتانە ینی لە ناوچوونی لەسەر نییە ینی زمانەکەمان بە پاکی پاراستووە بە تایبەتی هەورامانی ڕۆژهەڵات ئەوان کاریگەری هیچ جۆرە کاریگەری زمانەکانی تر لەسەر نییە ئێمە پاراستومانە ئەمە بۆ خۆی یۆنسکۆ داوای ئەم شتانە دەکات لە ڕووی کولتوری لە ڕووی فەرهەنگیەوە ئەمە ئەوانە ئەمجا بڵێن حکوومەتی هەرێم ئەبێ گرنگی بەم شتانە بدات چون کەمانە بە خەڵک ناکرێت شارەوانی دیارە کاری باشیان کردووە ئومێد دەکەین کەوا حکوومەتی هەرێم و بڵێن بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکانی هەڵەبجە زیاتر گرنگی بەمە بدەن چونکە ئەمە بژانەوەیەک ڕووەدا هەم بۆ خەڵکی ناوچەکەەوە بۆ تەواوی کوردستانیش و ئەو کاتە ینی ناوبانگی ئەگە دیارە بێ بە گوندێکی گەشتیاری ئەو کاتە سوودی دەبێت بۆ تەواوی خەڵکی کوردستان بڵێن عێراقیش و کاکزانە ئەو مەرجانەی کە هەیە چەند مەرجیتیایە بەگشتی لە بیارەدا وەکو پێشتر باسمان کرد یەکێ لەو مەرجە بەخواتانە کە هەیە مەرزی زمانەوانیە بوونی زاراوەیەکی تایبەتە زاراوەیەکی تایبەتە بە ماتەقەکە جلوبەرگ
پاراستی کولتوری ناوچەکە ئەمانە هەمووی یەکێک لەو مەرجە بە قواتانەی پێکەوەژیانی ئاینی کۆمەڵایەتی ئەمانە زۆر گرنگن. چی دیکەی تیا بووە کە تا ئێستا وەکو پێویست نەبووە یەکێک لەو مەرجانە بێت؟ ینی وەکو چۆن بڵێ بۆ نمونە ئێستا مامۆستا باسیەوەی کرد ئەوان داوای فڕۆکەخانە ئەکەن بەڵام لێرە فڕۆکەخانە نییە. ئایا هیچ مەرجێکی دیکەی ئاوە ئەستەم هەیە کە نەبێت؟ بەڵێ لەو مەرجانەیەکی لەو مەرجانە کە زۆر وەکو مامۆستا باسی کرد هێڵی شەمە نەفەر مەتار ئەمانە یەکێکن لەو مەرجەستەمانە بەڵام ئێمە باسی ئەومان کرد ئەمانە مەتار لە سلێمانی هەیە سعات و 10 دقە لە مەتار و ئەگەتە بیارە ینی ئەوە شتێکی زۆر ینی ئاساییەکە لە وڵاتە گەورەکانی جوایە لە شار تەنانەت بۆ نەو شارەکان ناوەندی شارەکان تۆ نزیکەی کاتژمێرێکت پێویستە جاریوا هەیە ئێمە گوندی گەشتیاری عالیمانەیە لە شوێنەکانی کە هەر وەکو بیارەکە ئێستا گوندێکی گەشتیارە بە 3 سعات لە مەتاڕاوگێتەوە شوێنە بەڵام ئێمە خۆشبەختان ئێستا لە سلێمانیەوە بە سعات و 10 دقە سعات و 20 دقە بە ئاسایی گەیتە بیارە ئەمانە ڕێگایەکی خۆش بوو ینی ئەمڕۆ ئێمە هاتین هاژە ڕێگاکەت چاکراوە زۆر باش ڕێگایەکی زۆر باشە. جا کاکزانە بەخوا پێ ناچێتەوە سەر و دەرت لەگەڵ خواردن باش بێ. مامۆستا لێم پرسی وتم چ شتێکی بیارە و هەورامان بەناوبانگە وتی هەنێش لەبانێ بەس ناوەکەی نەزانی چیمان هەیە بەناوبانگ لە بیارە بڵێن بەزستانانە ترخێنە ئێمە پێ دەڵێن شەلەمین ئەمجا ماشڵێن بەڵێ ئەوە لە ماش دروست دەکرێت بەو شێوازن ئەمجا و ماشە بڵێن هەموو جۆرە گۆشتێکی تێکرێت و ینی شتێکی زۆر خۆشن ئەمجا ترخێنە ینی هەموو گوێز و ئەو جۆرەتانە جایتر ئەگەر بتوێت لە ئەی تو زێت ڤیتامینی تایە هەموو شتێکی تایە بەڕاستی خۆشاومان دروست دەکرد جاران ئەم خۆشاوە هەڵوژە بوو چونکە بەڵام زستانان جارێکی تر هەڵوژە بوو قەیسی بوو هەرمێ بوو ئەمانی هەموو تێکرا خۆشاو بۆ زستان کە وەختێ بەفرە باریەمە دایکمان بۆی دایانێت شتێکی زۆر نایە بوو ئەم جۆرەشتان ئەی بابەتی شەوچەرەکەتان ینی من ئێستش کە بیرمەکەوێتەوە ئەوەی مناڵی هەر شەوچەرەی هەورامانم بیرەکەوێتەوە ئەو لە پۆرتە بە هەنجیر دەکرێت بە هاوینانە هەموو بەیانیەکە هەنجیرەکانمانە ئەچنی و کاتە نەمان دەبر بۆ بازار بیفرۆشین یەکسەر ئێمە لەتمانە کرد و ئەمان خستە سەر یەک و هەموو ڕۆژێک بوو شەگەبنەوە هەڵمانەگر بۆ زستان و دوایی بە چەخۆ لەتە کرد و هەنی شتێکی زۆر نایە بوو ئەمە ئەوانە ئەمجا گوێز بۆ زستان هەمیشە بەیانیان خەڵک گوێزی دەخوات ئەمجا دوایەوە دیارە بڵین ڕانمان هەبوو هەموو کەس ینی شیر و دۆ ئەمانە هیچ لە شوێنەکانی ترمان نەکڕیەوە ینی بڵێن وەکو ئێستا بێت هەمووی مەوادی ئازلێ تێ بکرێت هەموو کەسی خۆی هەیبوو لێرەدا ئەمە لە ڕووی شیرەمەنی ئەم جۆرەشتانەوە هەموو جۆرە شیرەمەنیەکمان هەبوو کەشک و دۆ و کەرێ و ماست و ئەمانەی تیا هەبوو خواردنی زۆر هەبوو لە ناوچەی ئێمەدا کە هەم بە زستان و هەم بە هاوینیش ئەماوە ئەمجا دوایەوە خەڵک لێرە هەموو کەس تەمەنی وا لە 100 ساڵ تێپەڕ بوو وەکو ئەسەر زەمان نەبوو ئەی ئێستا تەمەنیانی تەماشاکەی هەرچی خواردنەیە مەوادی ئازلێت تێکرێیانی تۆ تەماشاکە شووتی دەخۆی هەمووی دەرمانە گەنمەکە ئەمەنە فۆسفاتی پێوە دەکات نانەکە هەموو ینی تۆ تەماشاکەی و کاریگەری خراپیە لەسەر جەستەی مرۆڤ کەم بۆتەوە لای ئێمە کەمە تەقریبەن زۆر چاکە هەموو شتەکانی سروشتین بەڵام لەبەرەوەی ئێستا لێرە ئەی بەشی گەشتیارێن ینی بۆ نمونە کەسێک ڕێبوار بێت هەموو دوکانانە کە هەمانە ئەوە سروشتیە هەڵوژەی وشکە تومانەیە جۆرەها تومان هەیە ئەم توانە بۆ جاران ئەمانکردە ناو هەمارەوە هەڵمانەگر بۆ زستانێت هەموو بەیانیەکەمە چون بۆ قوتابخانە مۆساکەواتە ئەم بەروبوومە سروشتیە خۆماڵیە و ئۆرگانیە وای کردووە ئێوە هەم دەنگتان خۆش بێ هەم جوان بن هەم گەنج درێژ درێژ ڕاستە ئەوە مواسەفاتەکانی کاریگەری خواردن لەسەر مرۆڤەکان بۆ شێوازەیە ئەمجا ئەو هەوا کاریگەری تەواوی هەیە مەسەن جاران هەولێر ژینگەی خراپ بوو بەڵام ئێستا بە بۆنەی ئەو سەوزایمان لە چەند ساڵی داهاتووە ئەو کاریگەری زیاتر دەرەکەی تەماشاکەی ئەگەر بێت تەماشای ڕوخساری مرۆڤ بکەین ئاوا لەو ساحەی دیارەکە ئێمە تەماشای ڕوخساری مرۆڤەکان ئەوانەی خۆمان دەرەکەم من یەکسەر تۆ ئەزانیە مە خەڵکی ناوچەکەی ئێمە نیە بە ڕوخسارە بە ڕوخساری جوانی خەڵکیان بینینەوە بۆ شێوە کەواتە ئەمە کاریگەری ئاو هەوا هەیە کاریگەری خواردن لەسەر جەستەی مرۆڤەکان هەیە بەو شێوە ئومێد دەکەن حکوومەتی هەرێم ینی گرنگی بەوانە بدا ئەم هەموو خواردنە خۆماڵیەکان بگەڕێتەوە لادەکان زیاتر ئاوەدام بکێتەوە زۆر بەداخەوە من کۆمەڵێک مەکتەبمان هەبوو ئێستا قوتابخانەکانیان داخراون لەبەرەوە هەموو خەڵکەکە ڕەوی کردووە بۆ شار ئومێد دەکەین لە شارەوە خەڵک ڕۆ بکاتەوە بۆ ناوچەکەین بە تایبەتی بۆ ناوچەی هەورامان ئێستا بڵێت ئەحمەداوە گوندێکە سەر بە ناحیەی دیارەیە دەرەی مەڕ هانەی دن سەرگەت ئەمانە کۆمەڵێک گوندن تەوێڵە
پەیوەڵە ئاوێسەری تێدا خۆشتری شوێنە لە کوردستان ئەحمەداوا بە هەمان شێوە ئەمجا ئەمە خۆشی دیارەیە تر باز ناکرێت لەگەڵ ئەم هەموو ناوچە جوانەی کە باست کرد شتێکی دیکە هەیە سەرنجمان ڕاکێشە ئەویش دەمە هاوار هەیە گوندی هاوار دەرەتوێ گریانە سێ گوندن لە نزیکی هەڵەبجەون سەر بە ئێمن سەر بە ناحەیەی دیارن سەر بە ناوچەی هەورامانن لێرەدا ئەمانە وەکو دینی یاڕسان کاکەین ئەوان بەڵام هەمیشە ئێستا من کۆمەڵێ مامۆستا سەرپەرشتاریم لەگەڵا بووی سێ چوار برادر هیچ جیاوازیەکمان نەکردو 15-20 ساڵە بەیەکەوە من ساڵی پار بوو چوومە گوندی هاوار ئەوە بێجگەلەوەی کە خۆشترین کەش و هەوای هەیە سروشتێکی جوان هەیە چەندین پەرزگا و شوێنی تایبەتی کاکەیەکانی لێجا سروشتی کەسەکانیان ینی یاخود تەبیعەتیان کە لەگەڵیان دانیشی زۆر خۆشە بەڕاستی سنوور تێر نابی لە گفتوگۆ لەگەڵیانە ئەوەندە جارێک بەرنمەیەکیش ببینە ئەو گوندە و لەگەڵ کاکەیەکان بەرنامەیەکی بە هەمان شێوە لە ڕێگەی کۆمەڵی سەرپەرشتیاری پەروەردەی خۆمان کاک ئەمار ئەوە ئەویش بە هەمان شێوە هەر کۆماریشمان بیر نەچێت کۆماریش کە پێشتر بێژەر بوو لە لای ئێمە لە بیرم نەچێتەوە کاک زانە دەستان خۆش بێ هەڵبەت جێگە دەستی ئێوە دیارە لە شتێکی دیکەکە کاروبارەکانی شارەوانی زۆرە چڕوپڕە لە شتان ساخ بێ بەڵام پاکوخاوێنی بە شەقامەکانەوە دیارە بە ناوچە گەشتیاریەکانەوە دیارە چیتان کردووە کە ئەم هەوڵانە زیاتر بکەن بۆی وا بکەن گەشتیاریش چاو لە ئێوە بکە و لە خەڵکەکە بکات سڵ بکاتەوە لەوەی کە ئەگەر پارچەیەک کاغەزیش بێت فڕی بە زۆر سپاس بۆ پرسیارە پرسیارێکی زۆر گەم من ئەمە دووەم ڕۆژە کە ئێمە ناو بازارە ئەم بەیانیە سعات 6:05 لە ناو بازار لەگەڵ تیمەکانی کۆکردنەوەی زبڵ و خۆڵ و خاشاک تیمەکانی کۆمپانیا خۆم سەرپەرشتی ڕاستە خۆم کردووە خۆم گسکم گرتۆ بەدەسەوە یعنی ئەوان چاوە لە من ئەکەن من هاوکار بووم لەگەڵ یانە ڕێنمانیمانیاوە بە گەشتیارەکان ڕێنمانیمانیاوە بە پیشەوەرەکان دوکاندارەکان شوێنە گەشتیاریەکان خۆم بە بەردەوام ئەمڕۆ 3 جار سەردانی زۆر شوێنەکان بۆیان ئەڵەن زستانیش بە فری ماڵیوە زۆر سپاس نمونەیەک بن بۆ هەموونەوەکانی دیکە و بۆ خەڵکیش لەشتان ساق بە هەڵبەتەوە ئێمە چۆن وەکو میدیا ئەرکی ئێمە کە ئەم دیمەنە جوانانە نیشان بین ببێتە نمونەیەک بۆ هەموو کوردستانیان پێشۆی کۆتایی بە دانیشتنەکەمان بێنم سوپاسی یاریەک لە ئێوە بکەم مامۆستا داواکاریکی جوانی هەبوو حەزەکەم لێرەوە دووباری بکەینەوە داوات کرد لە وەزیری پەروەردە بەڕێز دکتۆر ئالان کە تا پۆلیسی سەرەتایی بتوانن زاراوەی هەورامی بکەنە وانەیەکی سەرەکی لە مەکتەبەکان لە قوتابخانەکان لە خورماڵ و دیارە و تەوێڵە پێشتری شەڵێکی لەو شەوەیەتان هەبوو هەوڵە دێن بەڵام زۆر بەداخەوە کەواتە هیوادارین دکتۆر ئالانی خۆشەویست وەزیری پەروەردە کە بەڕاستی یەکێکە لە وەزیرە زۆر چالاکەکان زۆر دڵسۆزەکان هەمویان من هەموو جارێڵم ئیرەی بەو قوتابیان نابم کە لە سەردەمی ئەو جەنابی وەزیران بۆی کە کارەکانیان ڕاپەڕێنێ بۆ هیوایین کە لێرە گوێی لێمان بێ و بتوانێت داواکەی ئێوەش قبول بکات و ئەگەر قبولی کرد ئێمە خۆمان ئەو مژدەیەتان پێ ئەینەوە و جارێکی دیکە دەستان خۆش بە مامۆستا زۆر سپاسانەکەی زۆر سپاس بۆ ئێوە سپاسانەکەی کە ئامادە بوون لەگەڵمانە ماندوومان کردن دەستان خۆش بێ ئێمەش سپاسیەوە دەکەین هیوادارین کەوا ڕاگەاندنەکانی تریش چاو لەوێ بکەن و سەردانێکی ئەم ناوچەیەوە بکەن و ڕیکلام کاریگەری تەواوی هەیە لەسەر پیشاندانی هەموو ڕاستیەکان ئەوەی کە ئێمە وتمانە هەموو ڕاستیمان وتووە معالمی ناوچەکەمان خسۆتە بەرچاوی هەموو کوردستان و ناوچەکە ئومێد دەکەن یۆنسکۆش ئەم شتانە بە ڕاستی وەربگرێت و کاری لەسەر بکات و بۆ هیوایین زۆر سپاسان ئێمە زۆر خۆشحاڵ بووین کاکزانە ئێمە زیاتر خۆشحاڵبوون زۆر بەخێراتن زۆر سپاسان دەکەین بۆ بەسەرکردنەوەی بیارە جێگەی دەستخۆشیە جێگەی تەقدیرە دووبارە بەخێر بێت زۆر سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن زۆر سپاس